ڕیتیاکەی ئەوردوم بەرێ لە جوارلاوێ جامنتي وكجاف يا لا لجال پروردگار ورزات وداين كورفك نخوادس كومل پێدەشتەکانی گەرمیان پڕ لە نووری هەناسەی گەرمیانیەکان و مێژووی پێنووسنەوە. پێدەشتەکان هەمووی دێرا و دێراون بۆ ئاسۆی نیشتیمان ئەڕوان و ئەوانیش جوگرافیای پێنووسنەوە. خەڵکی گەرمیان لێرە هەرچی جووتیار و هەناسە ساردەکانە لە چاوەڕوانێکی بێهودەدان لە ژێر تریفەی مانگە شەودا گەلێ جار بە هەنسکی گریانەوە سەریان ناوەتەوە و چاوەڕوانی گەڕانەوەی ئازیزەکانیان ئەکەن کە لە قەسابخانە و مەرگەساتی ئەنفالاون بوون. ئێرە نیشتیمانی گەرمیانە، وڵاتی هەناسە ساردیە، وڵاتی گەورەییە. لە هەندێک لای جەوڵەکانی قەلکەلار ئەچینە ئاوایی سەیخەلیلی فەقێ مستەفا. لێرە دەواازەکان ئەخینە سەر پشت. ئەو فیشەکەتان پیشانەیەم کە لوتی بارق حاجی حنتەی لە ئەرزدا. لێرەش دەستی جوتیارەکانتان پیشانەیەم کە پڕ لە ئاسایشی خۆراکە. وەرن بابێکەوەم گەشتە بکەین و سڵاو لە جوتیارەکان بکەین و بە شوانەکان بڵین شمشاڵەکانتان دەرێن و بە مەست بین. سڵاو. هۆزی مەزنی جاافێکێکە لە هۆزە گەورە و مەزنەکانی کوردستان. پێکاتەیەکی گرنگ و مەزنی نەتەوەی کووردە. پایتەختیان هەرێمی جوانڕۆی ڕۆژهەڵاتی کوردستانە و ئەڵێن جافی جوانڕۆ و جافی موڕایی و جافی گۆران. جافی موڕایی لە باشووری کوردستانن. 27 تیرە پێکەهێنن لەوانە کە هەندێکیان باس ئەەکەم میکایڵیە و هارونی و ڕۆغزایی و گڵاڵی و شاتری و تەرخانی و کەماڵی و سەیانی و بەیاخی و بژوێنی و سمایل عوزێری و تاوەگۆزی و باشکی و یەزدان بەخشی و بڕێکی دیکەی تیرەی ئەم هۆزە مەزنەیە. ئەمانە بەرهەمی کۆی ئەو 400 خێزانە گەورەیە بوون کە لە ساڵی 1936 بەدواوە لێل زایربەی یار ئەحمەدبەی سەیفوڵابەی جافی جوانڕۆ کە بەهۆی نەگونجان لەگەڵ ڕژێمی ئەو دەمی ئێران و ئینجا هاتوونەتە باشووری کوردستان و لە دزیاییش و بانی خێڵان نیشتەجێ بوون. پاش شەڕ و پێکدادان زۆر بەداخەوە لێل میرانی ئەردەڵان پاشاکەیان واتە زاهر بەو شەی دەکرێ و جاف ئیتر بەجارێ پەرتەوازابێ بە گەربیان و شارەزور و مەملەکەتەکانی تری باشووری کوردستانە. یەکێک لە قەومەکانی زاربە سۆفیە سەنی بارامە لە تیرەی شاتری پەنا بۆ بناری جەوەڵ، زەردە تیری و کەلسڵا و جەوەڵی حەمەڕەزا و ساری و ناوتاقەبە. تێتە ئاوایی سەیخەلیل، بەڵام واز لە گەرمێن و کوێستان نایەن و بەهاران باروبنە لە گابار ئەکەن و لێل چاتۆڵ بەرە وڵاتی فێنک و کوێستانی پێنجوێن و مەریوان و بانەخێڵ ئەوجا خێڵ بەرە و ژوور ئەڕۆن. ئەمانە واتە جاف سوارەی جەفاییان بووە.
ئەوجا لەشکرێکی گەورەیان بووە. ئەم سوارەیە لەشکرێکی بەهێزی شارەزاش بوون. ژمارەیەک سەرکردەیان بووە بە ناوی پاشا هارون و شاتر و میکایل و کەماڵ و ڕۆزاد و نەژوێن و سمایل و بڕێکی دیکە کە لەوە بەدووە چەند تیرێکیان بە ناوی ئەوانەوە پێک هاتووە و تیرەی شاتری 4 فیرقەن. ئەم تیرەیەکێکە لە تیرە گەورەکانی جاپ. شاتریش بۆ خۆی 4 فیرقەیە. کلۆدیۆس جەیمس ریچ گەڕیدەی بەناوبانگی جیهانی لە ساڵی 1920 ئەنووسێ تیرەی شاتری جاپ 4 تیرن. تیرەی برایمی ئەمە حەمەی مەحموو برایم سەرۆکیان بوو، بریتی بوون لە 300 خێزان. تیرەی میروەیسی حەمەی فەرەجاغا سەرخێڵیان بۆ و 250 خێزان بوون. تیرەی وردە شاتری فەرەجی حەمەی ڕسوول سەرخێڵیان بووە و 400 خێزان بوون. تیرەی یەسوجانی مەحمووی پیروەیس ڕێژچەرمویان بووە و 200 خێزان بوون. تێکرای تیرەی شاتری لە هۆزی مەزنی جاف 200 ساڵ بەر لە ئێستا 1150 خێزان بوون. 400 سواری چەکدار و 600 فەنگچیان بووە. لا لە عومەر و لا لە حەمەی بارام باس لەمانە ئەکەن. با بچینە خزمەتیان لەگوێ ئەو چەمە و بەو زستانە خۆشە با سەرەتا لە لا لە عومەر بپرسین. لا لە عومەر گیان ئێوە لە جافە چ تیرەیەکە؟ ئێمە لە جافە شاتری. ئەو گومەتانە هیچێت؟ ئەو گومەتانە یەکیان هین ناوی شێرەگڵاڵی منشورە محەممەد پاشای تایە. حەمە پاشای جاف؟ بەڵێ بەناوبانگە. ئەی داوبەی جاف؟ داوبەی جافی تایە، کەلیمەی جافی تایە، بەگزادەکانی جاف بەزاوی جافی تایە. بەڵێ سڵاوی خوایان لێبێ. هەزار جا سڵاوی خوایان لێبێ. ئەوە ئەمانم لە تۆ بیست ئەمە زۆر باش بوو. من لە خزمەتە. باشە. ئێوە لە هۆزی گەورەی جافن. جاف هۆزێکی گەورەیە 92-93 تیرەی هەیە. بەڵێ. پایتەختەکەشیان جوانڕۆی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەڵێ. ئەو دوو چاوەمە. بەڵێ. ئەمەنم خۆشەوێت. بەڵێ. باشە. ئێوە لە جافە چ تیرەیەکە؟ ئێمە لە جافە شاتری. شاتری 4 بەشە. بەڵێ. چی و چییە؟ شاتری یەسوجانیە، برایمیە، وردە شاتریە، میروەیسیە. تۆ لە کامیانی؟ من لە هەر چوارەکەیانم. لە هەر چوارەکەیدا ئەوە بۆ بەرەدەست کاک محەمەی من لە هەر چوارەکەیانم. ئەوە بەردەست کاک محەمەی کاک بارام تۆ میکەرە لای دەمتەوە کاک محەمەد لا لە حەمەی برام تۆ لە کام هۆزی برایمی لە هۆزی برایمیت. ئەم ناوچەی کە ئێمە هاتین کۆمەڵی شوێنەواری گرنگی تایە. ئەڵێن بۆ نمونە گردی یەخنی لە سەیخەلیلە سەیخەلی خوارە بەڵێ هەزارم هی خەلیفە ئەڵێن گۆزە و کوپۆشتی وای تایە ڕاست کەواتە ئەم بنارە شارێکی گەورە بووە. ئەوانیان بۆ پاراستن داناوە. ئەمانش ئەم هەر ئەم بیرەکەوتەکاتی ئەم شاتایە بیری تا بووە؟ نە ئەم بیرێکمان تیاکەندە بۆ ئەوە. باشە بەچی یەکتریان ئاگادار کردووەتەوە؟ وەڵاهی بە ئاگر بووە بەچی بە ئاگر بوو. باشە ئەمانە تورەکە ڕێژن. تورەکە ڕێژن. باشە ئەی سێگردان هەلەکووە؟ سێگردان ئەمە ئێرە هەلا لەوێ باشە ئەی گردە بەرز هە لە قاسماغی ئەم مالی کاسێنی کاسێنیش پیاوێکی جوانە قەوم خۆمانە. ئەی باشە گردە درێژ هەلا دەکەی مەڵ حەجی عومەر ئەڵێ کوپە و گۆزە و ئێسک و پرووسکۆمانی تیا بووە ئەمانە دۆزراوەتەوە ناوچانە. باشە 250 ساڵ بەر ئێستا من هەندێک زانیاریم لایە. پیاوێک بوو گەناوی سۆفیەسەنی بارام هۆزی شاتری بووە. با چیرۆکێکە بۆ بژێڕمەوە. زاهیر بەجی یان ئەحمەد بەجی سەیفوڵابەک کاتی خۆی بەخۆی و 400-500 خێزانەوە لە جوانڕۆ ئەکا بووە لەوێ کەیەتە ئەم دیوە لای شوێنەکە پێڵن دزیاییش لەگەڵ هین کانی خان کانی خێڵان بانی خێڵان لەگەڵ بانی خێڵان لەوێ ئەیەن وەسەریانە زاهیر بەک شەهید دەبێتن جاف بەم ناوانەیە بڵاوە بێتەوە. ئەو باوەلی ئێوە سۆفیەسەنی بارام لێەوە هاتۆتە ئێرە. ڕاستە هاتووە بۆ سەیخەلی. ئەم سەیخەلی بڵێ سەیخەلی سۆفی سەیخەلی فەقەم سەفا برازایەتی. فەقی مستەفا کێ بووە؟
فخەم سەپا مامەی باوکی منە ئێ بێژین برای باوە لێمە باوەێ ئەو قار باشە ئەمە کۆچەریایەتیان کردووە گەرمیان و کوێستان و ئەو وڵاتانە گەڕیان بەڵێ هەمووی کردێتی ئەم منتیقانە هەمووی تۆزی بخلای دەم هەمووی کۆچەریان کرێت گەرمیان کوێستانیان کرێت لێرەوە چوون بۆ کوێ ڕۆینە بۆ کوێستان و ئیمجا لە کەلی پەیپولیەوە کاک دەساژی جنسێنەوە تا سەیتەرەوی نابڕۆ کەس جنسی نەبوو ناوەڵا باشە هەوارە زانیان حالێکوە هاوارە زستان هەوارە زوسانیان هەر ئەلێرە بووە ئەمە زوسانان لێرە بوونە بەڵێ ئێ هاتوونەتە ئێرە بەڵێ باشە لێرە جار ئەلم بەرەو شەکەرە خۆی کەلاوەکانی پێژن شوێنی بیخەلای دەم شوێنی بابام و ئەوان ئەو کاتی خۆی لێ بوو نامویان ئەو کەلاوانە چی پێژن وڵا ئەوە هەر بەسات من بیستمار کەلاوەکانی پێژن دەبرەوە شوێن خانە کۆنە و گشتی من بیرم سەردەمی هین بۆ بڵێن هی سەردەمی بەڵێ سۆفیەسەنی باران بوو بەڵێ وانە بەڵێ ئەو جایتر ڕەشماڵیان بوو هەموو شتێکیان بۆ و کاتە خۆ دەزانی ڕانە مەڕ و وڵا خوچت باران کرێنەکە کۆش داوار و ئینەکانیان پێ بردەوە ئاوایی سەی خەلیل ئەمەی ئێوە بەڵێ چەند ئاشی ئەو ئاشەکەی گەڕانەوە ئەو ئاوە ئەم ئاوایە ئەوەی من باش دەبیرم بێ ئەڵێن حەو ئاش ماشەڵڵا ئاشی باوەلی حەسەن خەلیفە محەممەد بەڵێ ڕاستە بەڵێ هەموو من بەی باوکی ڕەوانشاد حاجی سەرتیب قایمقامی کۆنی ئەمە ڕاستە هزار سڵاوی لێبێ لە حاجی سەرتیب ئاسارەکەی ماوە ئێستا جوانە لەگەڵ ئاشی ئەو ڕەحمان بڵ بەڵێ ڕاست باشە ئەم ئەوە زۆر بووە ئەماوە کات دڵشاد ئەو کاتەی وا ئاونەوە لە منتیقانی خۆمان ئەم چەند ساڵێ بەلێ ئەماوە زیایە کرد ماشەڵڵا باوکم خۆ ئافریقا لێ مردی حازیاوت هیچ ساڵێ بەقەم ساڵ ئاوی زۆر ڕەو ماشەڵڵا ئیتری رازی ئەو ئاشانی ژێڕا ئاخۆ بەرداشتەکانیان لەکوێناوە واللهی یەکیان لە کەلار لە دەشتەکاوێکیان من بیرم تێ بەرداشەکە ئەو ئاوەی کە لە بەرداشەکەی ئاوە ئەسوڕایەوە ئەو بەردان لەکوێ لە هۆساکان کە ئەو بەردانە کاتێک خاتی کرد بیرازیە کرد پێڵەن بیراز بیرازیان کردووە باشە زۆر زۆر باشە گرانی بچووک باوکە هیچی ناجێڕایەوە بۆ گرانی بچووک ئەڵێ وایە ئەمەە ئەم خەڵک مردووە بەرە بەخوارد دوو لە ڕوو حازیوی ئەسپی پۆلیس هاتە خەرچەقولی کرە جۆی تۆ ئاشۆدیان و خواردیان ڕاستە وشکان کردێتەوە دووبارە هەردیانە خواردیان باشە ساڵی 63 بیریە حکوومەتی ئەو دەمەی عێراق هێرشێنە سەر ئێرە و ها حرس قومێتەوەڵا منە جوان نەبیرم تێ مناڵم تا پرێکم کە مانبوو کردمەشان و عزار ڕامەکێشا قەرەوڵەکەی نەمەهانی تکە بچکەڵ بڵێ جەماعەتێ لەم بانەوەە خەڵکی دیەکان بۆ شەر خۆیان دانیا و بیخلای دەم تۆ وتیان فڕیدا وتم وڵا فڕی نادەم وتم فڕی نادەم هەر بردمە تا منتیقەوە کانی چایلی پێژن دیەکە دیەکەیان سووتان هێمە ڕامان کردوم جەوەڵان کورە بە قورآن ئەخڵنە و کاک دڵشاد وە چی خەبریانەکە ئەمە تارە نایبینە کورە تارە چۆن نایبینی ڕاستەکەی تاڵانیان کرد حرس قومی عەرەبەکان هەموویان تاڵان خوابیان گرەکە گرتن هەزار وەڵا باشی گرتن لە پەنای پیاوێکی خواناس ناوی سەی خەلیل بووە مێژوو ڕوونی نەکردوێتەوە کێ بووە و لەکوێ بوو و لەکوێوە هاتووە و کێیە چییە سێ ئاوایی بە ناوی ئەم زاتە مەزنەوە کراوە لە جەوەڵەوە ئەم سێ ئاواییە و گۆبان لانەی شۆڕەش بووە هەمیشە بەهۆی کۆپتەر و تۆپە قورسەکانی ڕژیمی داگیرکەری باسی عێراقیەوە یان حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق یان جەیشی داگیرکەری عێراق پەلاماری داون یەکەم گوندە لە کوردستان چەکی کۆکوژی ناپاڵمی هندستانی تیا بەکارهێنراوە ڕۆژێکیان قائیدی فڕقەی 23 تارق حاج حەنتا عارەبە بوغراکەی خوێن لە 1984 شانسی خۆی تاقیقاتەوە پەلاماری ئاوایی سەی خەلیلی خەلیفە بۆ ئەوەی بڕێ پێشمەرگە هەروە بە دیاری بێتەوە بۆ بەعس 4 کەس بە ناوەکانی برایمی حەمەی پیرۆز ئەحمەی حەمەڕەشی کەریمی خونچە لەگەڵ حەمەی فەرەجی هارونی
لەلایەن ئەم تاوانباری مێژووە بارەق دەستگیر ئەکرێن و لیان ئەپرسێ ئایا پێشمەرگە لە ئاوایی سەیخەلیل هەیە؟ ئەوانش وتپیان نەخێر پێشمەرگەی تیانێ. ئیدی لەو دەمەدا شەڕ و پێکدادان دروستە بێ. ئەو پیاوە خوێن مژە بەعسێ بێناموسە هەر چوار کوردە مەزنە جوانەکەی سەیخەلیل گول لە بارانەکە. ئیدی پێشمەرگە لە هەموو لایەکەوە لە گۆبان و فەقێ مسەفا و پێدەشتەوە لەلایە کورد و قاسم و لەلایەکی دی شێرەکەی گەرمەسێر عەلی شامار و مەلا ئەحمەی جەیران و مولازم ڕەحیم خانەقینی و سامان گەرمیانی و عەدنانی حەمەی مینا و کاکە نەبەرد لێیان دێنە دەست. خەڵکی ئاوایەکانی سەیخەلیل بەدڵ و بەگیان لەگەڵ پێشمەرگە بوون. بەنان و ئاو برایمی ئەوڵ قایریش هەرچی فیشەکی هەبوو چوو لە بن ئەردەکە دەری هێنا و هێنای بەسەر پێشمەرگەدا دابەشی کرد. شەڕ لە سەعات 9 بەیانی هەتا 6 ئێوارێ بەردەوام بوو. دوژمنی بەعسی عەرەبی فاشیزم کلک لەسەرشان ئیدی ئێوارە تیان قوچان ژمارەیەک کەلاکی کوژراوێن بردەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و کوڕانی سەربەرز و مەزنی گەرمیان ئەم نەبەردەیان بە خوێنی شەید مولازم ڕەحیم خانەقینی بۆ مێژوو تۆمار کرد. جابا پێت هەم بڵێم ژنێک بوو لەوێ ناوی فاتیمەی مەحمووی نایری مچەشەل بوو. تەرمەکەی ئەم مولازم ڕەحیمەی شارد بووە بۆی دەست دوژمن نەکەوێت هەتا پێشمەرگە گەیشتە ئەبێ و ئیدی بە خاکیان سپارد. ئێستا من کاکە نەبەردی حەمەی مینام لەگەڵدایە. ئەو ئەم سەروەریانم بۆ ئەجێڕێتەوە سەرەتا من پێڵێ. تۆ لێرە کاتی خۆی پێشمەرگەوەیت لێرە لە 20 1984 کاتی وتوێژی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەگەڵ حکومەتی بەعسی فاشیزمان. یەکێک لە تاوانبارە موجریمە هەرە خوێناویەکان بە ناوی بارق عەبدوڵڵا حەمەد حاج حەنتە هاتۆتە ئێرە پەلاماری ئەم ناوەی یاوە 4 کەسیشی گرتووە. چۆن بۆم جێڕۆ ئەو تاریخی کە جەناوت باجەگەری 28 دیارە گفتوگۆ بۆ لە بینی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکوومەتی ڕژیمی بەعسا. ئەو کاتە من ماڵم لە گۆبان بە تازە پرۆسیا سەرگیریم کرد بوو کە بارق بە خۆی لواکەوە پەلاماری سەیخەیلی گەڵاڵی و سەیخەیلی خەلیفەیدا. من هاتمە دەرەوە وتمەوە چیا وتمەڵا کەرتی ڕێخستن کاکردۆ یادی بەخێر دەوری گیراوە. علی پەرلەمان لەگەڵ بوو گەڵ مامۆستا علی کات مخۆرە و کاتە مەقڕی کەرتی سێ لە مەکتەبەکەی گۆبان و کات مەخۆرە مامۆستا دەرگای مەکتەبەکە وەستا بوو. علی پەرلەمان مامۆستا علی پەرلەمان علی عەبدوڵڵا وتم مامۆستا علی ئەو هێزە کە پەلاماری ئەو بەرادرانێداوە لەگەڵ بۆ ناڕۆ ئەو هێزە بشکێن هەر بەو نەزە بۆ منی وتی ئەگەر تو پیاوی بڕۆ پەلاماری دومەڵاوی پێ و پەلاماریشەکەم. یەکسەر چوومەوە خۆم گۆڕی و تاقفەکەن و هات منە هێزەکەم کۆ کردەوە. هێزەکەم کۆ کردەوە وتم کاکە ئەوە شەڕی مان و نەمانەوە دەوری کاکردۆی گیراوە لەگەڵەوە شەید بەرهانی قاسمی ڕەحمەتی کوردە قاسمی ڕەحمەتی علی شاماری لەگەڵ بوو. علی شامەر لە دێکەی تر بودەی سەیخەیلی گەڵاڵی بوو کاکردۆ لە دەی خەلیفە و لە مەقڕی کەرتی ڕێخستن لە مەکتەبەکە بوو لەگەڵ شەید بەرهانی جەیران مەلاحەیان من نەدیوە نەدیوە باشە هێشتا من کەسم نەدیوە کە ڕۆژنی هێزەکەم کردەوە هێزەکەم کۆ کردەوە وتم کاکەوە شەڕی مانەوان پەلامارم کێ لەگەڵ مادێ کۆمەڵی خەڵکی قارەمان دەتەن هەڵبڕی وتی ئێمە دەین لەگەڵتا بۆ پەلامار ئەوانە چێ بوون؟ ئەوانەیەکیان مامە ڕەشە بوو خەڵکی باوانور ڕەشەی عەولەم مەشهوور خەڵکی باوانور شەید حەسەن ئای بوو خەڵکی کەلاری کۆنا شەید حەمەد تارانی بوو شەید دوختەر عەلی بوو حەمید خەیات بوو. ئەمانە کە لە بیر بێ ئەمان لە بیرا بووە ئەوە کە نایم لێ بیر چۆ داوای لێ بردیان لێکم بە ئاپیجی لە زرێ پۆشێکتاندا بەڵە بە ئارپیجیەک لە ناکرێت شەید حەسەنە ئای لێدا. باشە ئێوە بۆە وورەی ئەسکەری عێراقتان ڕووخان وایە باشە دوایی وتم من بیستم وتیان عێراق ویستەتی ئاڵای سپێڵکە و تەسلیم بێت شتی وایە؟ من شتیوام نەدیوە و ئێستا لە زەمی جەناوتەوەی بیستم. باشە زۆر باشە. شەڕەکە ئیتر کۆپتەر بە ئاسمانەوە بوو کۆپتەر و کۆپتەر جا بە تاگە مەجارە بێ بە وەختەکە نەگرین بەس بیگەڕێن من هێزەکەم هێنادەم بەم شێوای شەغەڵەوە هجوم کردەوە توژم بە تووشی مامۆستاتۆرۆن کاک ئەحمەد چاوشین وتیان کاکە ئێمە قارەمانداوە لەم شێوە پەلامارە دەین تۆ بڕۆ بۆ قازماغ بۆ پێدەشتەکە ئەلێوە پەلامار بدا کە من لێرە کۆت مڕێ بۆ قازما لەوێ توش بۆ توش سێ پێشمەوەیکیان عاتی شاتری ئێستا ماوە دوای تری لەگەڵە بۆ بە ناوی نەهرۆ خەڵکی کەرکوو بوو لەگەڵ برهانی سەی ئەحمەدە خەڵکی چەمسوورخاوە دای قادرکەم ئەو دوانە لە ئێران تیا فەرموو 4 کەس گیرا بوو من ناوەکانت پێڵێم برایمی حەمەپیر
پیرۆز ڕاستە بەڵێ ڕاست کەریم خونچە بەڵێ محەممە فەرەج هاڕوونی بەڵێ ئەحمەد حەمەڕەش بەڵێ وایە بەڵێ ئەم چوارە چی بەسەر هات ئەم چوارە کە ئێمە لێ پەلامارمان درا و درا لە ناقیلەکە پەلامارمەدا ئەو چوارە ئێمە بە چاوی خۆمان بینی و بەرەدرم زۆرن ماوە هێشتا ژیاون بە بەچاوی ئێمە ڕێمیانیان کرد ئۆی بەداخەوە بەچاوی ئێمە ڕێمیانیان کرد وتیان پێشمەرگە لێرە نێ سوێنیان خوارد خەمن ئەوەی ئەوان خۆیان پاتەوەی کە لێ بۆزانێ باشە دەستی پێکرد تاکەی حتا دوایەکی باشی مەڕۆ ینی دوای ڕشکان ئێوارە من خۆم لەو شڕێشە برینار بوو لەو شەڕا برینار بووی بەڵە علی شامار برینار بوو بەڵە کەی تریش برینار بوو یەک پێشمەرگەشمان شەید بوو مناز ڕحیم شەید بوو خەڵکی شو خەڵکی خانەقین بوو پێم وایە سەد حیف زۆر سپاس بوو ئەمڕۆ کردوت ئەوم بەردەست محمووی مامبلای فەرم میخلای دەمتەوە محمووی مابرایم کە ملازم فەرموچێ ملازم ڕحیم خانەقینی شەید بوو ژنێک شاردەوە تەرمەکەی و تفەنگەشی شاردەوە بەڵێ لە ماڵی خوای کێ بوو بەڵێ فاتم بوو گەفاتم بوو بەڵێ میمکە فاتم بوو بەڵێ میمکە فاتم بوو تەرمەکەش شاردەوە و تفەنگەش شاردەوە دوایی تەرمەکەیان برد بۆ کوێ ناشتیان نازانیت بەزان بۆ سەلمحان ها ئاسانم حام بردیان بۆ سەلمحان بردیان بۆ سەلمحان دیەکی نەودەوە یەکێک لە قاچاقچەکان کە قاچاقچی بوو ناوی مامبرایم بوو بەڵێ مامبرایم ئەچوو تفەنگی ئەکڕی و فیشێکی ئێنا ئەملاولا پێشمەکە کە هەنێ فیشێکی کەم بوو ئەو چی کرد قورمانگیانە و باوکی من بوو باوکی تۆ بوو بەڵێ هەزار سڵاوی لێ بێت بە کۆڵ و بەتر بە لەم چەمانە بە هەموو فشێکی بە فشێکی ئەوان شەڕانەگە هەمویان خۆیان لەوە کارنەبەر خۆی لێرایە مامبرایم باش بوو پیاوی تێکەش بوو لەگەڵەوە نیسمان پەروەەر بوو خۆی وەکو ئەوەی کە ئیش و کاری چێکیانە بۆ پێنوگەی پێشەوەی کڕی بەڵام ئەم شەڕەشا دەورێکی باشی هەبوو پێشمەرگە فیشەکی لێ بڕا فیشەکی لێ بڕا ئەو هاتە ئانەی هێزەکە فیشەکی بۆ ناردن ماڵی ئاوا بیاخوا ماڵی ئاوا بیاخوا ئەوم بوو بەردەست ئەو برادرە میوانی گوندی سەیخەری لە ماڵی بورهانی مامبارام تۆ چیت پێ کاکە من خوشکەزای شەید کەریم کەریم کۆمەڵە ئەدناسی ئەدناسی کەریم کۆمەڵە لێرە شەهید بوو بەڵێ لە ساڵی چەند لە ساڵی ڕسمەکەی پیشانی کاک ئەحمە و کاک ڕاوێژ لە ساڵی 85 بیستی 12 لە کۆ شەهید بوو ئەم سەیخەلی لە بینی هەردوو سەیخەلی بوو وڵا شەهید بوونەکەی لە ناو دیەکە چوار کۆپتەر لە بەیانی تا ئەوەرە لە دیەکەیدا دوای ئەوە لەگەڵ کاک مەجیدا ڕەفیقی بوو مەجیدی حاجی کەریم ناسراوە و مەجید حاج کەریم لە باوەنور کاک مەجید بریندار بوو فیشەکدا بەڵێ لە ئەژنۆیدا بوو ئەویش ویستوی دەریکا لە دیەکە دەریکە بەزیتر بەڵام قواتەکە زۆر بوو ئەویش بریندار بوو شەید کەریم بریندار بوو بریندایی 3 ڕۆژ لە ئستەخباراتی کەلارماوە دوای ئەوەی تر نەماتوای تازێ بەدانێ و جەنازەکەی شارەوانی نایە ئاوایی سەیخەلیلی فەخێ مسەفا 348 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و کردی کشتتوکاڵی ژمارە 104 بەمۆیە بە ناوی 16 جووتیارەوەیە 1005 دۆنم زەوی شیاوی کشتتوکاڵیان هەیە و 1000 دۆنم زەوی پاوان و لە وەرگای چاکیان هەیە و بەدەیان دۆنم باخاتی خورما و پرتەقاڵ و هەناریان هەیە یەکێکە لە گرنگترین گوندە ئاویژگەکان کە من تا ئێستا بینی بێتم ڕووبارێک ئاوی شیرین و سازگار لەم نیشتیمانە جوان و کوردەواریە هەڵ ئەقڵێ و سەدان دۆنم زەوی بەراوەکا و بڕێ ئاوایی دیکە سوودی ڕاستە خۆی لێ ئەبینن حوزی ماسی و نزیکەی 150 مێشەنگیان هەیە کە زۆرینەی خاوەنداریەکەی هی پیاوێکە خەڵکی پێنجۆرە حاجی محەمەڵ لەوێ قەوم و دۆستی هەیە لەوێ دایناوە زیاتر لە 100 دار خورمای بەرداری تایە پێشتر لەسەر ئەم ئاوە ئاشی تیا بووە ئاشی ئاو ئاشەکان ئاشی باوەلەی هەسەن بووە ئاشی خەلیفە محەمەڵ ئاشی حەمەومین بڵ ئاشی ئەو ڕەحمان بەوی جاف زۆرترین مەرەزەی تێدا چێندرا و لە 180 بڕیوە بڕوا بکەن لە 180 بڕیوە لە ئێستادا 7 تراکتۆری تایە دەڕاستەواتە کەمپاینیان هەیە 4 ڕان و زیاتر لە 100 ڕەشە وڵاخ لە ئاوایەکەدا هەیە پێشتر لەسەر ئەم ئاوە 11 بنەوانی لێ هەڵگیراوە
ئاواییەکی ئاوەدان ئاوایەکی دەم و دوو شیرین و میوان دۆست هەمیشە لە سەنگەری گەلدا بوون هەمیشە لەگەڵ پێشمەرگەدا بوون هەمیشە لەگەڵ هەنگاوەکانی ئەو فیشەکەدا بوون کە ڕووداگیرکرد و فاشیزمەتەقێ تێکڕایان پێشمەرگە و ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون سێ جاران لەلایەن داگیرکەرانی کوردستان ئەم ئاواییە سوتاوە و کاول کراوە دواییش تاڵان کرا و حتا مریشیان دزیوە بورهانی مامبارامێکێکە لە پیاوە ڕوح سوک و میوان دۆستەکان و تاسەری ئەسقانیەکێتی لە ساڵی 1986 پەیوەندی بە مەلا ئەحمەی جەیران ئەکات لەگەڵ حەسەن چاڵەڕەشی و حەسەن سەنگاوی نامەی پێشمەرگی کردو بە دوعاو بردووتی بۆ شار ئێستا لە تەکم دانیشتووە با سەرەتا لە مەلا ئەحمەی جەیرانەوە لە کاکە بورهانی مامباران بپرسین و پێیبێژین کاک بورهان بوو بەگرێ لە دڵما نەبەردی هەمەی مینا لە قۆڵێکەوە شەڕی کردووە لەگەڵ دوژمن خۆڵێک لەم لاوە بووە پێم وایە مەلا ئەحمەی جەیرانی ئەوان ناو لە ناو ئەگەر ئافم کەی کاک دەشاد ئەوان لە ناو دیابوون شەڕیانەگەر شەڕی ماڵ بە ماڵ بوو دەبابەکەیدا لەمەکە بوون مەلا ئەحمەی جەیران ئەوەی کە فەرماندەی شەڕەکەی کرد بە عەرزەکەم کاک مەلا ئەحمەی جەیران بوو کاک عەلی شامار بوو کاک کوردۆی ڕەحمەتی کوردۆ قاسمی ڕەحمەتی بەڵێ ئەمانە بوون بەڵێ ئەمان ئەوان ئاگیان لەمان نەبووە کە بەڵێ ئەمان لە دەشتی دێوە ڕۆیشتن لە دەشتۆ چوون بۆ ناو بۆ جێشەکە بشکێنن ئەوان لە ناو یارمەتی دەریشان بەڵێ یارمەتی دەریان بۆ جێشەکە سەیدەریکرد ئەمان نەبوانێ خەسار سڵاو لە ڕوحیانەتی کوردۆ قاسم سڵاو لە عەلی شامار پێشمەرگ قارەمانەکەی گەرمەسێر سڵاو لە مەلا ئەحمەی ئیشەڵڵا چاکی بێتەوە کاک بارام هاتمە ئێرە مەملەکەتێکی ئاویژگەیە ئاویژگەزە یعنی چی یعنی میلەت خاکێکە هەمووی ئاوە لەخوا بەزیاوێ لە فەزی خوا بەزیاوێ بە بەرەکەتە لە ئاو لە باخ و لە دارەوەوانە هەموو شتێک زۆر باشە سەر چاوی ئاوتان چییە سەر چاوی ئەومان کانیا وەڵاو ئەرکەوازیان بۆ کردین دوو ئەرکەوازیان بۆ کردنی خوا لە حکومەت بەزیاک ئەی خاتە ناڵەیەکا حەوزی بۆ کردین دوو ئەرکەوازیەکێ لە ژوورێک شلەوبانیاڵەوە لەو عەرزەی ئێمەیە کۆن چەند بناوان لەسەر ئەم جۆگەڵ گیرا 11 بۆ چوچوو بۆ هەرسیە سەیخەلی سەیخەلیلی فەقێم سەفا سەیخەیل دەرەش حوسێن سەیخەلی خەلیفە بۆ ئاوەکە بۆ خواردنەوەش بوو بەڵێ بۆ هەموو خواردنەوەش و بۆ ئاودێری و ئەگەر بۆیسان و بەڵێ ئیساگەر عفونکەی ئیزافێ بخەمە سەر قسەکەی جەناب و سەرچی وای نەکردایە و ئاوەی مەشروع لە ناو ئاوای ئاوی لێ خۆ بەڵام بە چاوی خۆتان بینتان دوای کامیرەکەش باتە بزان سەفرەچی کچی چۆن ئەوەی کێ بۆ گەشت و گوزار بۆ ئێرە بۆ سەیخەلی ناپارێزن فەقێ مەسەفات کاتان لێکم پاکوخاوی خاکی خۆتان و نیشتیمانی خۆ ئاوەکان وای لێ لە ناو ئاوای لە مەشروعەکە ئاو بخواردەبەی کاکە بورهان بە کانەکەی حەسەن بارام بۆ باسکە کانەکە ئەوەیە لێ ئەگەر توای ناوری لەسەرا ناورەکەی لەسەر و حەوزی ماسیشم لەسەر چەند ئینج ئاوەیە وەڵاهی قوربان دوو بۆ سێ ئینج ئاوەدا کەم نابێ قەت کەم ناکا چۆن هەروایە باشە ئەی گۆمە قەڕەمەوەی لەسەرەوە باشە ئەی کانی مەرجان کانی مەرجانەکە دەبینی سێ هەردوو سێخەیل و گۆبانەوە بەڕووی گۆبانە چەند ساڵێ پێشی ساوشی کردنەمە ئاوی دایمی بووە ئەو ئاوە ئەم بارانە زۆرەی پێرارەکە باری سبحان الله و ئاوە زیای کروی ئا دووبارە ئاوی هەیە حیوانات ئاوی لێخوا هەموو شتێک ئاوی لێخوا خوای مەزنوو پەروەردگار وەڵاو فەزڵی خوای پێم بڵێ ئەم هەموو ئاوە جوانە جاران مەرەزەکراوە بەڵێ مەرەزەکراوە چ برنجێکراوە وەڵا برنجی نەگازەمان زۆر لێ کرد برنجمان لێ کرد ساردەش و گەرمەش باپیرە و بژین باوکو پیاوە گەورەکان زۆرتر مەرەزیانەکە بەڵام میسا ئەم جیلێ ئێمە بەڕاستی با بە کوردی قسە بکەین تەمەڵین 1 بڕی 100 بڕیە ماشەڵڵا یعنی ئەگەر من فەردێ چەڵتوو بکەم 100 فەرداڵەگرمەوە کاکە حاجی محەممەد برام موجودەوە لەسەر و دوایش خۆتان پرسیایی لێ بکەین کیلۆ یەکەمتری وەشان 100 تەنەکەی کرد ماشەڵڵا ماشەڵڵا ئەوە خۆیەتی ئەوە شتێکی باشە لێرە دارخورماشەیە بەڵێ قوربان دارخورمامان هەیە دارخورمای گەورەتانی بچووکیشتانە بچووکیش بەری گرتووە کوڕێکی ئامۆزام هەیە ئەوە باخێکی کردێ هەر با بڵێن خورما و پرتەقاڵە بەڵام ئەمانە مێژوەکەی گەڕێتەوە بۆ تقریبان 150 ساڵێ پێشی سا کە زمانەی باوەلی هەسەنم باوکی باوەلیان بووە بێژین ئەو قار بابای منەکە و باوکی ئەوە ئەو سەردەمەی ئەوتە دوایش دو حەزەکەی کامیرەکە با تەسویریکە ئەنواع خورمایتیایە باشە دار خورمان نێری هێومێ هەیە بەڵێ قوربان چۆن لێکی ئێنە وەڵی جاران ئەگەر عفونکەی مێشەنگ نەبووە مێشەنگ بەدەست ئەمان گوێزاوە بەڵام سێ مێشەنگ پیا بوو چی ئەگوێزنەوە ئایبنیۆ نیشێدە نێرەکە و دووبارە تەڵقیحەکە خۆی مەیشێکی خوایە پێویست ناکە ئەمان فەزڵی خوایە ئەو شتێکە خوا دروستی ئەمە دارخورماکە بەستەنیا مێشەنگ ئێستا چی گوێزێت هەر مێشەنگی گوێزێتەوە هەنگ ئەرەوە هەنگ بەرەکەتە بەرەکەتە بەرەکەت باشە کەواتە با بێنە سەر هەنگ
چەند پورەی هەنگێ والله ئەشوێ بۆ نزیکی تقریبا ئەوەی کەی خەڵکی تری حاجی محەممەد سەتی شەوی ئەوەی حاجی محەممەی پێنجێنی حاجی محەممەی پێنجێنێک هەیە هێنایەتی بۆ ئێرە بەڵێ قوربانەویش لە ڕووی دۆسایەتی و کەسایەتی و ئێمە هەمیشە هەمیشە ئەبێ باوەش هەمیشە لە ڕووی میوان و ئانا خزمەت گوزاری و خزمەتی خەڵکمان کردە ئیسێشی شەڵا باو با پیرمانوا و دیدیمش وایوی باشە چەند تراکتۆر هەیە لە ئاوایی سەی خەلیلی فەقێ مستەفا 18 بۆ 19 تایە 18 بۆ 19 ئەمە ئیش بێژگە لە زەویەکانی خۆتان کە ئیچەڵن بۆ وڵاتانی بۆ دۆست بەچەند وڵات جووتەکان ئەگەر مەکینەکان ئەوەی من و پشتیوانی برازان با بڵێن نیوەڵندا مەکینەکە گەورەترە و گاز زۆرەخوا و خەرماشەفچیشی زیاکیڵێ ئەوان بسپێنجە و مەکینەکانی ترکشتی 20,000 بەڵێ بورهانی برام یان ئامێرێک هاتووە سرم سوڕماوە بە بەکریشم وت تابیع ئەڕێ گەرمەکە چاڵی بۆ کە ئەوشی چێنێ بەڵێ قوربانەوە عرزەکەی بۆ لە بارەکەی بۆ یەکێڵی بە خەرماشەیە بە سێگاسن بۆی هەگاسن بۆ یەکێڵی دوایەوە باوە تۆوێکی گەرەک دە 3 سانتیم 2 سانتیم هاچنێ گەرەکە 10 سانتیم گەرەکە تابیع چۆنەڵی تەبعەکەم لە عرزەکە مەسافەکانیشان بەقەیەکە دوایی هەموو گەنمەکە وەڕزە هەمووی ڕزە ئەمەش با لێرا حەزەکەم باسی کەم کوڕێکی برازام هەیە زۆر خۆشمێ پشتیوان ئەمە ئەمانە مەکینەکەش و تابیعەکەش پشتیوان هاوردیا زۆر عاقڵا دەستخۆشی لێ چەند دەڕاستەیان کەمپاین هەیە لێرە نەڵی دەڕاستە تقریبا نەچێ بۆ نزیکی 12 تا 13 دەڕاستەمان بەگەرم ئەیکەن بڵێن نا بە سەعاتە بە سەعاتە نیوەڵندەکان 6,055 ئەوانەی جوندێرەکانش بە 45 درێنێ ئەکات باڵێ قوربان ئەیخات ناو خەزانەکەشەوە ئەیکا بەگەنم ئەبەی کاتە بەگەنمی سوور و خاڵێکای تربی و بەسایلۆ ماشەڵڵا ئەرەوەڵا بەرەکەت ئەمەش باشە چەند مێگەل یان ڕانەمەڕ هەیە 4 ڕانمان هەیە پێشتر بەر لە ئەلفالەکان چەند هەبوو زۆرمان بۆ و کاتە 11 ڕانمان بوو 11 ڕانتان ڕەشەوڵاخ ڕەشەوڵاق وازانم نزیکە چێتە نزیکی 50 تا 60 سەری ئەوانەمان هەیە هیدانی و هیماڵی سەرام پیاوەکەی ناوی لالاحەی باوەجانە نازم لالاحەی باوەجان خاڵۆزای باوکمە ئەوە چییە؟ ئەو لالاحە بە ڕەحمەتی و نەماڵیسە مناڵەکانی کاکە حەمە و کاکە عومەر و کاکە مەحمووە نەمان وەرەسەی میبزامانن بە ڕەحمەت بێ پیاوێک بوو کە لەم منتیقا بتوتایە ناونشانی حیوانات هێشتێکی پێ بدایە مستەحیل بوو نەیدۆزیاتم جا تانجی بوو کە عیب نێوە تانجی ڕای پێکرا جاران خەڵک نەبوونە و تانجەکەی بەخەوە کرد 4 مانگ شیری بزنیەدایە دوایەوەی ئەم شیری بزنیا بە تانجی ئەیدایە 4 مانگ ئەوە نەخۆشیەویست کاک دەشاد مستەحیل بۆ ئاسکەکەی بەردادە کەڵە ئاسکی نەیگرتای و تانجەکەی نەهاو زۆر باشە کوڕێک بوو ناوی شوان بوو نازام شوانی کاکە شوانەی حەمەڕەشی مەلەعەلی کەلاری کۆن 53 ڕۆژ لێرە ئیختیفا بوو پێشمەرگ بەڵێ قوربان من و کاک حەسەنی لالا حسێن ئێمە و کاتە باڵێن حیوان ماشەوەکەش چۆنتان بردەوە 53 شەو لێراوە خەومان کرد ئەوە شوێنەکەیتی لەو دیوە خواری ئەم خەڕەمە خواری ئەو شوێنەیە قایم مەگەرەگە کاتێک نیوەڕۆژ نانم بۆ برد بۆوێ ئێوارە مەسن شەو ئاهاتۆ تر کە شەویش نەما هاتۆ بەلای ئێمە بە ڕۆژ قایمانە کرد ئەم 50 شەوە قایمان کرد خۆشی مقابلەکە بینێ و ئاگدارە چیمان بۆ کردووە بەڵام من بە منەتی نازانم لەبەرەوەی ئەو ڕۆژەی ئەوەم کردە برامە کوردم بۆ میلێتەکەی خۆم کردم باوکی شدووە بۆ باپیریش دوا پرسیارم ئەوەیە یەکەمین جار لە شەستەکانە کە ناپاڵم لە هندستان دروستکرا درا بە بەعز حکومەتی بەعسی فاشیزم عێراقی فاشیزم یەکەم جار لە گوندی سەیخەلیلی فەقێ مستەفا لە قەورسانەکە و لە نزیکی سەیخەلیلی گەڵاڵەکان بە ڕەحمەتی پیاوی کوشت بە ناوی خۆشی ئەحمەد خانم هەر خزممانە خاڵۆزا میمزین باشە کاتی کشتتوکاڵی چەند سەیخەلی 104 بەمۆیە 104 بەمۆیە بە ناوی چەند جوتیارەوەیە بە ناوی تقریبا 28 جوتیارە خوا ماڵی هەمولیەکان 1500 دوانم ئەرزی زراعیمان هەیە ئەی زەحمەنە بە پاوان و پاوان حەوازارێکمان هەیە کانیاوی گۆمقەڕەم بێشەو لێڕەوار و جەنگڵستانێکی فراوان و گەورە بووە لەو لاشەوە زەویکی زۆر کراوە بە شەوەر واتە وێنجە ئەو جادار کونارەیەک لە ناو مەزرا و کێڵگەیەکی جوانە قوت بۆتەوە پێیەژن خەرقەڕاش پێشتر کۆن خەڵکو خوای ئاوایەکانی ئەم گەرمیانە شیرین و جوانە ئەچوونە سەر ئەو شەخصە بۆ تەواف لە وەرگاکانیان زۆرن ڕانەمەڕی قاسم ئاغا و تورکە و سەیخەلیلەکان بەدەم لەوەڕەوە دێنە لە وەرگا و پاوانەکانی فەقێ مستەفا بێ ئەوەی لە یەکدی نیگەران بن و یا پیان ناخۆش بێن خەڵکی ئاوایی سەیخەلیلی فەقێ مستەفا لە ناوێکدا زۆر یەکگرت و یەکێتیان تایە تەبان بەدەستەوایی و
زبارە و هەرەوەزەوە کاری ئەکەن هارکاری یەکتریش ئەکەن دڵسۆزن بۆ خۆیان و ئاوایەکانی دەور و پشتیان بۆ گەرمیان هەمووی بەدەم هاواری خەڵکەوەن پەنا و پەسێوی لێ قەوما و دەربەدەر و هەژارانن چ جای ژن و کەنیشکەکانیان نانی خوان چی خۆیان ئەیان بە میوان بڕوان نە مەزراکانیان گەنمی بەراو خەریکە لمۆزی بەرخی خەنیەکە لە هەموو شوێنەکەەوە تراکتەر خەریکی جووت و کێڵانی زەوین ئیدی لێبوو بە مۆسیقا و سمفۆنیایکی جوانی جوتیارەکانی گەرمیان و گوێ ڕادێرا لە وەرگاکانیش مێگە لە مەڕی خەریک کردووە و خرمە خرمی ئاگول پوش لە کاوەتە عردەکە و باران لی یا و لە مۆزیان هیلڕان نایگاتێ هەموو شتێ لە جوڵەدایە ڕۆژێکی پرشنگداری کوردستان ڕان و جوتیار و شوان و گاسن هەتا درەختەکانیش لە جوڵەتان بۆ ژیانێکی نوێ بۆ ڕۆژێکی پرشنگداری تری بۆ کوردستانە جوانەکەی خۆمان دادەنەسرین لێرە لەم ئاواییەدانیشێ ئەو باسێ گەلێشتی بۆ کردین ئێوە یۆمان بۆ شلکەن و منیژوا لێ پرس دادەنەسری سەرەتا با لەوە پرسیم زین ئاوایەکەتان خۆتانە پارێزن ئەرەوەڵا کاک دڵشاد خۆمانە پارێزی خۆتان پارێزن بیکەن بەخات زۆر خۆمانە پارێزین خۆتە زانی ئاوایی کەشوهای پاکە پاکە بەڵام بێگانەکەیێتە زۆرواچێتە ناو کەلار و کفری و معدل ئەوە هاوینە ڕێوە بە کەلار و ئەبێ ئاگادار بینەکە بەستن و ئاگاداری خۆتان بن تۆ خەڵکی دیەکی پێڵن پووقە خۆم باوکم لە عسا پووقەیە بەس دانیشتنمان لە تازە دێبی لە تازە دێوی ئەو تازە دەی سەرجاد ئەی باشە تۆ بورهان ئەم قسمەت و نسیبەت چی وەڵاخواگیانەوە لە کۆ والله آخر براژنێکی برهان شەر خزمی من ژنی حاجی محەممەد و شیربایبی بەڵێ چەند بوو ملیۆنێکی ئیستا ملیۆنێکی ئیستا ئێدە باش هەر کردیانەوە بە ئاڵتون هەر کردیانەوە بە ئاڵتون و ماڵ ئەو 12,000 کاک دڵشاد دەوری بووە وایە 12,000 زۆر دەوری 20 ساڵ پێش ئیستا ئەوە دەوری بوو ماشەڵڵا تا نەرسین ئێستا ڕانەکانم بینی ها بەم ناوەیە ئەلەوەڕان دیارە بڵێن لە وەڕگا و پاوەنشتی زۆر لێوانە ئەرەوەڵا لەبەر ئەوە دیەکە خۆی سێ ڕانی تایە ڕانی زۆر نییە چاکە تا نەسی دارکوونارەکەی لە خوارە خۆزانی پێڵەن خەرقەڕەش خەڵقەڕەشی پێژ وانی ئەوە چییە؟ ئەو خەرقەڕەشە وەختی خۆی هەر وەکو چۆن بێژین شوێنێکی پیرۆزە بڵێ شخص وەکو شخصە لێرەش دانەیە هەیەوتە لەوێ ناوی ئەوە ناوی چییە؟ وەڵا ئەوەش هەر کوونارەکە ئەڵێ نوری بەڵێ منیش بینیم شەوی نوری بەڵێ شتێ سەوت چوە ئاسماغە لە ئەو کاتە خەڵ لە سەربانە خەوت کاک دڵشاد زۆر ڕاستە باشە لێرە شەوەر ئەکەن شەوەرتان بۆ چییە؟ ئێمە پێژین ئێمە پێڵێن وێنجە شەوەروانە بێژن بۆ حیوان بۆ حیوان بۆ مانگا بۆ حیوان ئەوە باشە شتێکی زۆر باشە ئەی قەرسیلی گەنمم بینی تۆزێک بەرز بۆ ئەوە بە وەڵا خەسیلیش ئیتر باران بارە خەسیلیش ئێوە ئاو کرد بەڵێەوە مرە شەو ئاوی دەست کرد بێژن و ئاوی بیر و بە بەراو کریاوە باشە کاروبەرخی تێگەێن بەرەوەڵات تێکرێ دوایی ئیتر وازی لێن دووبارە ئاوێ دەنێتتر خۆی گەورەوێت و هەمێتە جوو باشە جاران چ جۆرە گەرمێکتانە کرد گەرمی ئەڵماڵ لێرە خەناری ئەکرێت ئەو بۆ نان بوو بەبیریە مەکسی و خەناری من ئەو دوانە ئازانی بەڵام ئێستا ئەدەنەی شەکری ئەدە ناکری ئەلمانی ژەکری و فەڕەنسی باشە بۆچی کاکبراوتی ئەبێ 15 ئیتر دەستکەی بەڵێ لە گەرمیان ئیتر وەڕێی پەڵە ئەوێستن ئەڵێ لە 15 ئەگەرەوە ئەوە بچێنی بەروومەکەی چاکە خۆی کاک دڵشاد باران دەوری هەیە لە خەلە و لە گەنم گەر بارانە ساڵ بێ بۆی گەڕامەوە لوتی لەو شارە زورە هینمە کرد دەڕاستەی بوو دەڕاستەی بوو وتی کابرایەک نازانم تەنێک 800 بوو چەنی کردبوو 100 تەنی ڕاستە کاک دڵشاد ئیتر ئەوە بارانە خواگیان ئەگەر بارانە ڕاستە فەرمی ئیسا گەرمیان خۆتە زای زۆر پێویستی وە ئاوە وەڵا براوایە وەڵا براوایە بەڵام گەرمە قەناری ئەگەر بیرێ بێ بە دازەکەی باوکم و باوکی برهان شەر ئەوان گشتیان بە داز دەرەویانە دار خوورما شێوانی بەرەوەڵا هەیە ئێمە خۆشمان هەیەمان هەتانە باشە خورمای چاکیش خۆش ئەکێ لێ کاتەوە ئەرا عرە بەگرین باشە ئێستا ژیانتان لەسەر چیە ئێستا وەڵا ئێستا ژیانمە هەسە فەلاعەت گەنمەکەن گەرمەکەین جۆکەین تەماتە و بامێ و باینجان نۆکیشمانە کرد نۆکیشتانە کردوانە بۆ خۆتان بۆ وەڵا ئەمان کرد ئیتر لێشمان فرۆشت و بە خۆمان بەشی کەس و کار و ناسیار وشمان لێ
يا تقردي وثان ورجعوا من بانك قاد الشاديان أمام الليل لە ئاوایی سەیخەلیل لە پێدەشتی گەرمیان لە بناری جەوەڵەوە ڕووبارێکم بینی شەپۆلەکانی بەیەکەوە ئەتریقانەوە کە گەیشتە ئاستی ئەمدار خورمایە نختێ ترسیان لێ نیشت و ڕوویان وەرچان خان لەو بەرەو پێیان وتم بە کوردستانی خۆشەویست و ئازیز بڵێ بەنداوێک دروستکەن بۆ ئەوەی کە بۆ وەچەکانی دادێ ئاسایشی ئاو دابین بکەین جوتیارەکانیش پێیان وتم ئەو خەرمان و گەرمە جوانەی کە ئێمە بەو دەست و پلە بەرهەمیان ئەهێنین سایلۆ دروستکەن و بە ئاسایشی خۆراکی کوردەواری لەم وڵاتی کوردستانە دابین بکەین گەرمیان ئێستا بەهێمنی لەگەڵ سیروانە سەریان خستۆتە سەر یەک و هۆرە بۆ پێشمەرگە ئەڵێن بە پێشمەرگە ئەڵێن تۆ چاومانی ڕوحمانی پێشمەرگە تۆ پارێزەری ئێمەیت من لە سەیخەلیل هەموو جوتیارەکانم با کرد بە کاوەخۆ باسی ژیان و گوزەران و ئەو شەڕانەیان کرد بە تفەنگی ژەنگاویەوە بەرامبەر ئەژدیهاکەی بەعس ئەژدیهاکەی تەمموز وەستان و لوتی سوپای عێراقیان لە پێڵاوی منداڵێکی سەرقۆچکە تاشی گەرمیاندا هەمووتان بینیتان بۆیە لێرە ماندوین خانەخوێکەمان بورهانی مامبارام و ئەچینە خزمەتی ئەو پێ ئەچی ئەم شەو لای ئەو بمێنینەوە بەڵام بەر لەوەی کەوا کۆتایی بەرنامەکە بێن نەموتان نەزانن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگە تاجی سەرسەری ئێمە و هەموو حرفەکانی مێژووی ئەم کاتانەیە لە هەموو پایتەختەکانە کەوی کوردەواریە و سربەرزانە ئەخوێنێ پێشمەرگە پێشمەرگە تاجی سەرسەری ئێمەیە داعش بەزێن و ئاشتی پارێزە هەر لێرەشەوە ئەو شەپۆلانە پێم ئەڵێن سڵاو بگەێنە کەرکووک سڵاو بگەێنە داقووقی کورد خورماتووی کورد و کوردستان و کورد هەر پێشم ئەڵێن ئەمانەوێت لێوی حەمرین تەڕکەین چونکە داربەڕوژ لەوێ ئەچێنین سڵاو